مەسعود بەرزانی پێڕەش لە هەردووکیان لە کتێبەکەی خۆیانە شتێکە نووسم کە گوایە لە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانیە مەزبەتەیەک کرابێتەوە نامەیەک نووسرابێ لە ساڵی 1970 ناردبێتیان بۆ ئەستانە بەڵام پێناچێ ئەوە وابێ شتێکی عیلمی بێت چونکە لەو سەردەمەیە دەسەڵاتدارانی ئەستانە زۆر دژی کورد بوون بە شێوەیەکی گشتی زۆریش دژی ئەو ئیمارەتەی بارزانیش بوون و خەڵکانێک کە زۆر لیانە خوێندن ئەوان نزیکترە کرانەوە وەک لەوێ لەو سەردەمەشا کە مەسعود بەرزانی لەو کتێبەیاڵێن ناردوێتی بۆ پەیوەندێکی باشی لەگەڵ جەمعیەتی تەعاون و تەرەقیەکە هەبوویان لەگەڵ جەمعیەتی هیوا هەبوویان هیڤی ئەوەش پێناچێ لە ڕووی عیلمیەوە بچەسپێ چونکە زەمانەکانی یەک ناگرنەوە ئەو جەمعیەتانە دواتر لەو سەردەمەی شێخ عەبدولسەلام کە ئەو کۆبوونەوانەی کردو لە ئیمارەتی بارزانە یا بادینانە با بڵێن ئەوەی دامەزراندووە یەک ناگرنەوە چکە ئیمارەتی بادینان و ئەو نامێشە گەر نووسرابێ بەو شێوەیە نەچوە بەو جەمعیەتانە چونکە ئەو جەمعیەتانە هێشتا دروست نەبوو بوون پێویستی بە ڕوونکردنەوەیکی زیاتر هەیە لەوە بەڵام مهمە کە لە ساڵی 1970 مؤتەمەرێکی زۆر گەورە لە دهۆکە گیرێ بەسەرۆکایەتی شێخ محەممەد نووری قادری دوایی وەسیقەیەکی لێبەرهەمدێ ئەشێ یەکێک لە وەسیقە سیاسیەکانی ئەو سەردەمەی کورد بە شێوەیەکی گشتی و مارەتی بادینان طبعاً بە تایبەتی بنووسرێ ئەمەش هەنگاوێکی تری پەی پێبردن و ئەقڵ پێشکان و درککردنی سیاسی و هەنگاونانە بەرەو زەمینەیەکی گەورەی کوردێتی یعنی لێرە هەر ئەوە نییە یەکەم جار تەکیەیە کە شێخ تاجەدین دروستیەکە دوایی لە سەردەمی کوڕەزای یا کوڕی کوڕەزای خۆیە لە زمانی شێخ محەممەدی بارزانیە ئەبێ بە قووەتێک و نفوز و مەوایەک دوایە بە ئیمارەتێک احتیما دەکات و سەر تەکیەکە یان تەکیەکە احتیما دەکات و سەر ئیمارەتەکەەوە بن بە دوو ڕووی یەک دەسەڵات دارێتی بارزانی کە لەو ناوچەیە دروستە بێ بەڵام ئەم جارە هەروەکوتم شێوەی حەلەزۆنیەکە دیسان هەنگاوی تر ئەنێ و گەورەترە بێت دێتە دەروتر بۆ کۆنگرەیە گەگرێ لە دهۆک کۆنگرەکە ئەم جارە سیفاتی زۆر گەورەتری تیا باسەکرێوەکو ئەو کتێبەی کە سەدیق دەمەلۆجی لە لاپەڕەنەوە هەشتا ئەمانەی باس کردووە یەکەم زمانی کوردی ببێ بە زمانێکی ڕسمی لە دهۆک ئاکرێ ژەنگار ئامێدی زاخۆ طبعا ئەو سەردەما ئەو ئیمارەتە دەسەڵاتی بەسەر ئەو ناوچەیە هەبوو هەروەکوتیشم لە ناحەی ئەنترۆپۆلۆژی جمجمەی سەر ئینسان ناسی بادینی و بارزانی ئەگەڕێتەوە سەر ئەو منطقە بادینیانەی کە بەرەو باکوور ئەڕوا زیاتر وەک لەوەی کە بێتەوە بەرەو کۆی و بەرەو ناوچەی سۆران دووهەم زمانی کوردی ئەبێ بە زمانی خوێندن لە هەموو ناوچەی بادینانە یعنی پێویستە زمانی خوێندن لە ناوچەی بادینانە ببێ بە زمانی کوردی سێهەم هەرچی کەسێک کە ئیدارین یان فەرمانبەرن هی دەوڵەتن لە ناوچەی بادینانە تەعینەکرێن ئەبێ یان کورد بن یان کوردی بزانن وی بزان بتوان ڕەفتارکەن چوارەم ئەو زەریبەی کە پێی وتراوە کاتی خۆی بەدەل طبعا حتا لە زەمان عەبدولسەلام عارف و ئانەشا مابوو بەدەل خەڵکێک پارەیەدا بۆی نەچێتە سەربازی خورتی ینی سەربازی ئیجباری ئەو کاتە شەرە بوو لە جیاتیەوەی بچێتە سەربازی بۆ دەوڵەتی عوسمانی و ئەو سەردەمی ئیتیحاد و تەرەقیەکان پارەیەکی ئەدا ئەلەم مؤتەمەری دهۆکەیە بڕیارە درێ کە ئەو زەریبەی کە ئەدرێ نابێ بڕواتەوە بۆ ئەستانە بەڵکو تەرخان بکرێتەوە بۆ چاکردنی ڕێگاوبان و پرد و بەرا و ئەو ئەوانە هەروەها مەکتەب و نەخۆشخانەکان لە ناوچەی ئیمارەتی بادینیەکەیە پێنجەم ئەڵێ هەموو ئەحکامێکی یاسایی لە ناوچەکەیە کە ئەکرێ بە پێی شەرعی ئیسلامە بێ یعنی هەموو ئەو اختلافاتی خەڵکی کە ئەمانەوە حەلی بکەین دەستور و سیستمەکە ئەبێ بگەڕێتەوە بۆ سەر شریعەتی ئیسلام وەش طبعا نقطەیەکی مهمە شەشەم ئەڵێ هەرچی زەریبەیەک هەرچی باجێک هەرچی پارەیەک کە لەسەر خەڵکی مکەلەف دانراوە طبعا لە ڕووی شەرعی و 15 ساڵ مکەلەفە یان ئەوانەی کە عیب نەبەمووی بەری هاتووە یان بالغ بۆ احتلام بۆ ئەوە لە ئیسلامە حسابەکرێ بە پیاو ئەو کاتە مکەلەفە بڵین بە ئەگەر زەریبەیەکی شەرعیە لەسەری دانراوە لەسەری دانرێ بۆ نمونە ساحەبی زەکاتە ئەدرێ یان نوێژەکانە لەسەری فەرزە بێ بڕگەی شەشەمی وەسیقەی مؤتەمەرەکەی دهۆک لە ساڵی 1970 گیراوە بۆ ئیمارەتی بادینان و کارتێکردنی ئەڵێ
ئەو زەریبەی کە لە مکەلەفەکان وەرەگیرە لەو خەڵکەی کە هەن پێویستە بە پێی شریعەتی ئیسلام بن و هەرچی زەریبەیەک شریعەتی ئیسلام بڕیاری لەسەر نەدا و نەیگرێتەوە پێویستە ئیلغا بکرێتەوە. ئەوە شتێکی زۆر مهمە، چونکە یەکێ لەو زەریبانەی کە خەڵک شەکوای بوو لەسەری لە ئیمارەتی بادینانیش و غەیری ئیمارەتی بادینانیشە زەریبەی مەڕ بوو. چەند سەر مەڕت هەیە ئەوەندە زەریبە دەبوایە لێ بدە. بۆ نمونە ئیلغاکردنەوەی ئەمەش بە پێی شریعەتی ئیسلام لەلایەنی ئیمارەتی بادینانەوە پەنابردنەوەیە کە بەر شریعەتی ئیسلام و قبولکردنیەتی و تەسلیم بوونە بە دەستور و یاسای شریعەتی ئیسلام. حوتەم ئەو کەسانەی کە لە دادگادا ئەنرێن و ئەبن بە قازی یان مفتی لە ئیمارەتی بادینان و هەموو ناوچەی بادینانە بە پێی مەذهبی ئیمامی شافعی فتوى ئەدەن یا حکمەکەن. ئەوەش دیسان خاڵێکی مهمە، چونکە تورکەکان حەنەفی بوون، دەوڵەتی عوسمانی حەنەفی بوو. یەکێک لەو معاناتەی هەتا ئێستاش طبعا تا ئەم لەحظەی کە باسی یەکەم کورد ئەی چێژێ لە تورکیای ئێستاشە گەورەترین مفتی تەماشاکەی عالمێکی زۆر گەورەی کورد تورکەکان هەموو دێنەوە بۆ لای کەچی سەیرەکەن کابرای مەلا کە شافعی مەذهبە ناچارە بێ بە فقهی حەنەفی فتوایان بۆ بدا. ئیمامە بێ بۆ نمونە ئیمامە بەڵام ئیمامەتەکە لەسەر شێوەی حەنەفیەکە. ئەمەش کە پەی پێبردننی ئەو مؤتەمەرەیە کە سێف بڕگە اعتیما دەکاتەوە سەر لایەنی شەرعی، یەکێکیشی اقتصادی، دووشی هی زمانەوانی تێکەڵکردنەوەی کوردێتی و شریعەتی ئیسلامە پێکەوە کە ئەمەیە ئێمە دائیمە ئەمانوێت تەوەری باسمان بێ لەم باسی ئیسلام و کوردایەتیە هەروەها لەم ئیسلامە تێشکە گرتومانەتەوە و لەم ڕابوونە ئیسلامیە لەم بوژانەوە ئیسلامیە لەم گەڕانەوە سەرخۆی کە ئەمانەوە هەبێ. من پێمان وایە داڕشتنی شخصیەتی کوردی بە ئیسلام بە قووەتریەکە بەهێزتریەکە بە دەلیلی ئەوەی ئەو ئیمارەتە کوردیانەی کە اعتیمادیان کردوتە سەر شریعەتی ئیسلام دائیمە لە گەورەبوونا بوون، بەڵام موامەراتی خارجی زیاتر لەسەریان بۆ هەتاک و مەفەح کرابێتنەوە. بەڵام ئەو دەسەڵات و نفوزی حیزبیەی کە لە دوای عەلەمانیەکان دروستێکەنەوە لە پلانی ناوخۆیان تێگەشکێنەوە، لە ڕووی فکرەوە ئەدۆڕێنەوە، لە ڕووی سیاسەت و دیدلێڵیەوە ئەڕوخێنەوە، لە ڕووی نەبوونی ئیدارەیەک و پێکەوە سڵحان و پێکەوە گونجانێکەوە دیسان یەک ناگرنەوە. ئەمە لێرە تەبەن شتێکی مهمە کە لێرە ئەمەمان باس کردوتمان، ئەمە وەسیقەکەی دۆکە